لایەنە سیاسیەکانی باشووری کوردستان هەریەکە و لە لای خۆیەوە سەرقاڵی خۆئامادەکردنن بۆ هەڵبژاردننی داهاتووی پەرلەمانی کوردستان کە بڕیارە لە مانگی تشرینی دووەمی ئەم ساڵدا بەڕێوە بچێت. زۆربەی لایەنەکان لەگەڵەوەن هەڵبژاردن لە وادەی خۆیدا بەڕێوە بچێت و ڕەوشی ئێستا نەکرێتە پاساوێک بۆ دواکەوتنی هەڵبژاردنەکە. ئەندامێکی سەرکردایەتی یەکێتی دەڵێت حیزبەکەی هیچ هۆکارێک لە بەردەم دواخستنی هەڵبژاردندا لە ئارادا نابینێت، بەڵکو لەگەڵەوەن هەڵبژاردن لە وادە و کاتی خۆیدا بەڕێوە بچێت. ئێمە لەگەڵ بۆچوونە یاسایەکەین. یاساکانی هەرێمی کوردستان باس لەوەکەن هەر 4 ساڵ جارێک ئەبێت پەرلەمان هەڵبژاردن بکات و پەرلەمانیشتر جێ بگرێتەوە. ئەم ساڵ 4 ساڵی پەرلەمان کۆتایی دێت، ئەم خولە کۆتایی دێت ئەبێت بەرەو هەڵبژاردن بچین. ئەمە هەم ئستحقاقی هاوڵاتی کوردستانە کە ئەبێت هەر 4 ساڵێک بچی بەرەو هەڵبژاردن، هەم حەزبەکانیش ئەبێت ئەم 4 ساڵ هەندێک شتیان کردبێت کە بتوانن بچین بەرەو هەڵبژاردن و بتوانن متمانەی خەڵک وەربگرنەوە بۆ ئەوی ڕێز لە ئێرادەی هاوڵاتیان و دەنگدەرانی خۆمان بگرین و ناکرێت حزبێک تەنها لەو کاتەیە بەرەو هەڵبژاردن بچێت کە دڵنیا بێت کە ئەیباتەوە، بەڵام کە بزانێت ڕەنگە بەقەد ئەوەی جاران دەنگ نەهێنێت یاخود بدۆڕێت تاگەرە دروست بکات، بەدڵنیای ئەمە مەسەلێکی دیموکراتی نییە و دژی دیموکراسیشە. وەکو یەکێتی ئێمە لەگەڵ ئێمە کە ئێمە بەرەو هەڵبژاردن بچین. بزوتنەوەی گۆڕان لەگەڵەوەدا هەڵبژاردن لە کات و وادەی خۆیدا بەڕێوە بچێت. بەرپرسانی بزوتنەوەکە دەڵێن خۆیان بۆ هەڵبژاردننی داهاتوو ئامادە کردووە. پارتی دیموکراتی کوردستانی شەمان قسە دەکات. ئێمە هەموو ئامادەیەکمان کردو بۆ هەڵبژاردن لە کاتی خۆیان بکرێ و لیژنەی باڵاشمان پێک هێناوە بۆ هەڵبژاردنەکان لە هەرێمی کوردستان. ئێمە پێشوازی لە هەڵبژاردنەکەین و تەنیا هەڵبژاردن بە ڕێگەیەکی دیموکراسی ئەزانین بۆ بەشداری خەڵک لە ناو دەسەڵات و لە ناو بەڕێوەبردن لە هەرێمی کوردستان. ئێمە وەک پارتی دیموکراتی کوردستان پێداگری لەسەرەوەکەین کە هەڵبژاردننی داهاتوو لە سات و کاتی خۆیان ئەنجام بدرێ. هەموو ئامادەسازیەک بۆ هەڵبژاردن کراوە و بڕیاری نهایی ئیشمان ناوە کە لە کاتی خۆیان هەڵبژاردن بکرێ. یەکگرتووی ئیسلامی کوردستان لەگەڵەوەدایە بەر لە هەڵبژاردن بارودۆخی سیاسی هەرێمی کوردستان ئاسایی بکرێتەوە و زەمینەیەکی لەبار بۆ هەڵبژاردنێکی ئازاد بڕەخسێندرێت. ئەسڵ ئەوەیە هەڵبژاردن لە بارودۆخێکی ئارام و ئاسایی دابچێ بەڕێوە، لە بارودۆخێک دابچێ بەڕێوە کە پەیوەندی نێوان لایەنە سیاسیەکان تەبابێت، کە پەرلەمان کاراکرابێتەوە، کە حکوومەت بەم شێوەیە فەلەج نەبێت، کە هاونیشتیمانی ئومێدێکی بۆ دروست ببێتەوانێ بەو دەنگانەی کە هەیەی بۆ ئەوەی ئەگەر بمانەوێت هەڵبژاردنێکی کارا و کاریگەر بێت و ئومێد بەخش بێ بۆ خەڵکی کوردستان ئەبێ بەم شێوەیە بێ. ئەگەر هەر ئەمەش چارەسەر نەکرا بە دڵنیایەوە من پێشبینی ئەەکەم بارودۆخەکان بەم شێوەیە بڕوا بەڕێوە و هەڵبژاردنیش ئەنجام بدرێت. بڕیارە ڕۆژی 6 تشرینی دووەمی ئەم ساڵ هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان بەڕێوە بچێت. هەڵبژاردنەکە دووبارە پێگە و قورسایی لایەنە سیاسیەکان بۆ 4 ساڵی ئایندا دیاری دەکاتەوە. هەڵبژاردننی داهاتووی پەرلەمانی کوردستان لە کاتێکدایە باشووری کوردستان گیرۆدەی دەیان کێشە و قەیرانی سیاسی بووەتەوە. لەم کاتەدا بەشێک لە لایەنە سیاسیەکان بۆ چوونیان وایە پێویستە بەر لە هەڵبژاردن کێشەکان چارەسەر بکرێن. بە پێچەوانەوە بەشێکی تر لە لایەنە سیاسیەکان دەڵێن تەنیا هەڵبژاردن دەتوانێت ئەم ڕەوشەی ئێستا یەکلایی بکاتەوە. مەریوانە بڵا، کورسات نیوز، سلێمانی.